وڵی ئێمە هاتوین بۆی کە داوای مافەکانی خۆمان بکەین، داوا لە دەسەڵاتدارانەکەین کە کۆتایی بەم زوڵ مستەمە بێنن کە ئێستا گرتویانەتە بەرامبەر میلەتەکەی خۆیان، بەرامبەر هاوزمانانی خۆیان، بەرامبەر هاونیشتیمانانی خۆیان لە کوردستانە. یعنی ئەم زوڵ مستەمەی کە ئەکرێ لە میلەتە ئەڵێ جام کە پڕبوو لێڕژێ. ئێمەش چەند ساڵێکە بەڕێزەوە لەگەڵ دەسەڵاتە مامەڵاکەین هەتاوەکو مافەکانی خۆمان بەدەستبێنین، بەڵام لەبەرەوەی یعنی هەتاوەکو بەرەو باشی بچین ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیەچین. ئەوە تا لە ماوەی ساڵێکە 5 موچەی یاوە کێ بە 5 موچە یعنی موچەی تەواویش نییە، موچەیەکی قارس کرا و موچەیەکی لێبڕاو کێ بەوە ئەژی. ئەگەر خۆیان بەو شێوازەی کە وەکو ئێمە ژیانە گوزەرێنن، ئێمەش وەکو ئەوان ئەتیادی حەمد و سەنای خواکەین، بەڵام بۆ ئەوان زۆر باڵا بژین هەموو داهاتەکانی کوردستان بەرن بۆ خۆیان، بەڵام ئێمە بۆ ئێمە ڕەوان نەبێت تۆزێک لەو موچەیە کە مافی خۆمانە، یعنی مافی کەمی خۆمانە، مافێکی سەرەتایی خۆمانە. ئێمە ئەم داواکاری ئەوە نەمانوتەوە ئێمە هاتوین تەنها بۆ موچە نەهاتوین، دژی نادادگەری هاتین، دژی خوێن ڕشتن هاتوین، هاتوین بەم حکوومەتە دزوو گەندەڵە بڵێنتر بەسە کوشتن لە پێناو بارەگا و لە پێناو کورسیەکانتان. ئەوانش مناڵی کوردن، ئەوانش جەرگ سوتاون، ئەوانش دایکی ئەنفالن، ئەوانش خەڵکی کیمیابارانن، ئێوەش زەحیەن. ئەوانش کە هاتوون ئێستا ئەیانەوە ئێمە بەنەبەشە خۆشیان دیداری لە گیرفانیانان نییە، ئەوانیش زەحیەن. هاتوون ئەوانیش بێنە پاڵ ئێمە هەمووی ڕاپەڕینێک دروستکەین دژی ئەم گەندەڵ و دز و چەتانەی کە وڵات و ژێرئا و ژێرخاک و سەر خاکیان فرۆشتووە. هاتوین پێیان بڵێنتر بەسە. پەیامان بۆ هێزە چەکدارەکان هەیە، ئەوانیش زەحیەن وەکو ئێمە، ئەوانیش بێنە پاڵ بەرەیگەل، ئەوانیش بێن، ئەوانیش گیرفانیان خاڵیە. بەسە دیفاعکردن لە خەڵکی تاڵانچی و دەست. ئەوانە ئیعلانی خۆیان کردووە دز و تاڵانچین، هاتوین بەوانە بڵێن دیفاع لە دز و تاڵانچی مەکەن، مایان پارێزن. یعنی داواکاریەکان سەد بارن، بەڵام ئێمە ئەمجارە تەنها داواکاریمان لە خەڵکی کوردستانە، هیچ داواکاریەکمان لە دەسەڵات نییە، چکەم دەسەڵاتە ئەبێ بڕات بە خۆشی یا بە ناخۆشی ئەم دەسەڵاتە، بەڵام داواکاری ئەمە بۆ جەماوەری کوردستان و بە تایبەتی بۆ خەڵکی بە شەرەف و هەمیشە لە ساحەی هەڵەبجە ئەوەیە کە بە لێشاوێکی جەماوەری زۆر بێنە مەیدانەوە و با بە هەمومانەوە بتوانین کە ئەم دەسەڵاتە ناچار بکەین بێتە ژێر فشاری داواکاریەکانی جەماوەرەوە. لەبەرەوەی ئەمە دووپا دەکەینەوە، ئێمە زۆر دەمێکە بە دەنگ وتومانە بەم دەسەڵاتە تکایە لە کۆڵ ئەم خەڵکە بەرەوە، بەڵام بە قسەیان نەکردین. ئێستا ئەوە تا نەوەیەک پەیا بووە کە تووڕەیە، هیچ ناخوێنێتەوە، جیاوازی نێوان فەرمانگەی حکومی حیزبی ناکە و وەزعەکە بەرەو ئاقارێکی زۆر خراپ و تند و تیژێڕوە کە ئەمەش بێژگە لە کارەسات و خوێن ڕشتن و سووتان نمانەیەکی لێ سەوز نابێ. بۆیە ئێمە داوا لە جەماوەری خەڵکی کوردستانەکەین بە لێشاوێکی جەماوەری زۆر گەورە بە شێوەیەک بێنە سەرجادە کە ئەم دەسەڵاتە زەندەقی بچێت و بەبێ ئەوەی فیشەکێک بتەقێنین، بەبێ ئەوەی تند و تیژێ بکەین، بەبێ ئەوەی بینایەک بسووتێ، کۆتایی بەم دەسەڵاتە بێت و خەڵکی کوردستان لە تارمایی و لە دێوەزمەی دەسەڵاتی دوو حیزبی بنەماڵە ڕزگاریان بێت و خەڵک ئاهێکی بەبەردا بێتەوە.